سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتی وەیازیزدان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەرز ڕاگررتنی یادی فواد محەممەدی لە کامیاران، پەیامی پیرۆزبایی 8 مارس لەلایەن بنەماڵەی دادخوازان و وریا غەفوری، برینداربوونی 5 کۆڵبەر لە سنووری بانە، کوژران و برینداربوونی 4 هاوڵاتی خەڵکی هەرێمی کوردستان لە هێرشی تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی لە سەرکار دەرکراوی پرۆژەی زەمزەم لە فولادی خوزستان و راپۆرتی کۆمیتەی حەقیقەتیابی نەتەوە یەکگرتووەکان لە سەرکوتی شۆڕشی ژینە. درێژەی هەواڵەکان بەڕێوەبردننی مەراسمی 8 مارس لە شاری سنە بە پێواڵی گەیشت و ڕۆژی هەینی 18 ڕەشەممە کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادیخوازی شاری سنە بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە دەوروبەریە و شارە ڕێوڕسمێکیان بەڕێوەبرد. مەراسمەکە بەڕاگررتنی یەک خولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی هەموو یانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری و قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی لە شۆڕشی ژینە دەستی پێکرد. دواتر لەسەر مێژووی 8 مارس یەکێک لە ژنان قسە و باسی کرد و پاشان سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی جیهانی هاوپشتی چینی کرێکار لەلایەن یەکێک لە ئامادەبوواندا خوێندرا و لەلایەن بەشداربوانی مەراسمەکەەوە پێشوازی گەرمی لێکرا. بە دوای خوێندنی سرود چەند کۆپ لە شیعر و دیکلەمە لەلایەن یەکێک لە هاوڕێیانی بەشدار خوێندرایەوە و بە دوایدا شیرینی لە نێو بەشداربوانی مەراسمەکە بڵاو کرا و مەراسمەکە لە جەوێکی پڕ لە شای و خۆشیدا کۆتایی پێهات. بەڕێوەچوونی مەراسمی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە شاری بۆکان ڕۆژی هەینی 18 ڕەشەمە 1402 هەتاوی ڕێوڕسمێک بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە شاری بۆکان بەڕێوەچوو. سەرەتا ڕێوڕسمەکە بە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەستی پێکرد، پاشان دەقیقەیەک بێدەنگی بۆ یادی گیانبەختکردوانی ڕێبازی ئازادی و سۆسیالیزم و هەروەها گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕاگەیەندرا. لە درێژەی مەراسمەکەدا بەیانی 8 مارس لەلایەن یەکێک لە بەشداربوانەوە خوێندرا و دواتر شیعری دارتەون لە شیعرەکانی شەفاق لەلایەن یەکێکی تر لە بەشداربوانەوە دیکلەمەکرا. دوا بەشی مەراسمەکە بریتی بوو لە قسە و باسی بەشداربوان سەبارەت بە مێژووی 8 مارس و ڕۆڵی بەرچاوی ژنان لە شۆڕشی ژینە. پاش دوو کاتژمێر ڕێوڕسمەکە لە ناو شادی خۆشی بەشداربواندا کۆتایی پێهات. جێگای ئاماژەیە کە دەوروبەری شوێنی مەراسمەکە بە دروشم و پلاکاردی شۆڕژێڕانە و بە تایبەت بە 8 مارس ڕازاندرا بووە. ڕێوڕسمی چلەی 4 زیندانی سیاسی لە سێدارە دراو لە کامیاران ڕۆژی هەینی 18 ڕەشەمە بەشێک لە دایکانی دادخواست بۆ چلەی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی پەژمان فاتحی، محەممەد فەرامەرزی، موحسین مەزلوم و وەفا زەربار هاوڕێ لەگەڵ دایە ئافسانە دایکی پەژمان فاتحی لە شاری کامیاران کۆبوونەوە. جوانە تەیمسی هاوسەری نەمر موحسین مەزلوم زیندانی سیاسی لە سێدارە دراو بە بڵاوکردنەوەی وێنەی دایکی 4 زیندانی سیاسی لە سێدارە دراو نووسیوێتی ئەمڕۆ بەشێک لە دایکانی دادخواست بۆ چلەی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی پەژمان فاتحی، محەممەد فەرامەرزی، موحسین مەزلوم و وەفا زەربار هاوڕێ لەگەڵ دایە ئەفسانە دایکی پەژمان فاتحی لە شاری کامیاران کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەرەکانیان گرت. کۆماری ئیسلامی نەک هەر تەرمی و گیانبەختکردوانەی ڕادەز نەکردوێتەوە بەڵکو هەڕەشەی لە بنەماڵەکانیان کردووە کە نابێ چلە بۆ ڕۆڵەکانیان بگرن و نەمان بچێنن. بەرزڕاگررتنی یادی فواد محەممەدی لە کامیاران ڕۆژی هەینی 18 ڕەشەمە بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن بنەماڵەیە میشە زیندوو فواد محەممەدی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لەسەر مەزاری کۆبوونەوە و بە ڕێزگرتن لە یادی نەمامیان چاند. بە پێی راپۆرتە دایە هاجر دایکی میشە زیندوو فواد محەممەدی لە تەنیشت مەزاری ڕۆڵەکەی لە گوندی ماویان نەمامی چاندووە و بەو شێوەیە ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژنی لە هەموو ژنان و کچانی کوردستان و ئێران دایکانی دادخواز و بنەماڵی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری پیرۆزبایی کرد. پەیامی پیرۆزبایی 8 مارس لەلایەن بنەماڵەی دادخوازان و وریا غەفوری ڕۆژی هەینی 18 ڕەشەمە گەوهەر عشقی دایکی میشە زیندوو سەتار بەهەشتی و مژگان افتخاری دایکی نەمر ژینا ئەمینی، هەروەها وریا غەفوری وەرزشوانی خۆشەویستی کوردستان و ئێران بە بۆنەی 8 مارس پەیامی پیرۆزبایی خۆیان ئاراستەی هەموو کچان و ژنانی ئێران کرد. مژگان افتخاری
لە دوو ئەستۆری جیازیە دابێ ڕای پیرۆزباییکردنی ڕۆژی 8 مارس لە هەموو کچان و ژنانی ئێران ڕایگەیاند. ژینایان یادکردنەوەی تۆیە کە وەکو ژنێک ورم پێدات. وریا غەفوری لە ئەستۆریەکدا 8 مارس ڕۆژی جیهانی ژنی لە هەموو ژنانی ئێران پیرۆزبایی کردووە و گەوهەرێشقی لە پەیامێکی ڤیدیۆی داوێ ڕای پیرۆزباییکردنی ڕۆژی جیهانی ژن وتی لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا خوێنی پاکی مەحساکان، نیکاکان، ساریناکان، ئارمیتاکان، مەریەمەکان و سەدان ژنەی تێکۆشەری دیکە بە دەستی جەنایەتکارانی کۆماری ئیسلامی ڕژایە سەر شەقام. ڕژیمی دژەژنی کۆماری ئیسلامی لەگەڵ هەبوونی ژنی ئازاد کێشەی هەیە، بەڵام بزوتنەوەی ژن ژیان ئازادی کۆتایی بە دوایین هەوڵەکانی ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی بۆ چەوسانەوەی ژنانی ئێران هێنا. هیوای سەربەرزیتان بۆ دەخوازم و هیوادارم ساڵی نوێ ساڵی سەرکەوتنی ژنانی ئێران و بە سەرنجام گەیشتنی خوێنی ڕژاوی ئازیزانمان بێت و یەکدەنگ پێکەوە هاوار بکەین. ژن ژیان ئازادی. برینداربوونی 5 کۆڵبەر لە سنووری بانە. شەو ڕۆژی چوارشەمە 16 ڕەشەمە 5 کۆڵبەر بە ناوەکانی زانیار سەیاحی تەمەن 30 ساڵ، ئیدریس، حەیدەر، ئیحسان عەبدوڵڵازادە تەمەن 90 ساڵ و کەریم بە تەقەیەزەکانی ڕژیم لە سنووری ئەنگەژاڵی بانە بریندار کران. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی چوارشەمە کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی زانیار سەیاحی خێزاندار و باوکی دوو منداڵ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری ئەنگەژاڵی بانە بە سەختی بریندار و بە مەبەستی بەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەیەکی تەورێز کراوە. واگەری هەیە هەردوو لاقی ببڕدرێتەوە. لەلایەکی دیکەوە ڕۆژی چوارشەمە 4 کۆڵبەر بە ناوەکانی ئیدریس و حەیدەر خەڵکی سەقز و ئیحسان عەبدوڵڵازادە و کەریم خەڵکی بانە بە دەستڕێژی گولەی سەرکردگەرانی ڕژیم لە مەودایەکی نزیکەوە پێکراون و پاش برینداربوون بۆ نەخۆشخانە گوازراونەتەوە. مەراسمی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی هەینی 18 ڕەشەمە و هاوکات لەگەڵ 8 مارس ڕۆژی جیهانی ژنان مەراسمێک لەلایەن ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان ڕێکخرا و هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا تێدا بەشدار بوون. بە پێی راپۆرتەکان ژنان و کچانی کورد، عەرەب، ئاشووری و ئەرمەنی پێکەوە لەو مەراسمەدا بەشداریان کردووە و درۆشمی ژن ژیان ئازادیان بەرز کردێتەوە. هاوکات هێزەکانی یەپەژە مەراسمێکیان بە بۆنەی 8 مارس بە خوێندنی گۆرانی و سرودی شۆڕژگێڕانە بەڕێوە بردو و ڕۆژی جیهانی ژنانیان لە هەموو کچان و ژنانی کوردستان و جیهان پیرۆزبایی کرد. کوژران و برینداربوونی 4 هاوڵاتی خەڵکی هەرێمی کوردستان لە هێرشی تورکیا. بەیانی هەینی 18 ڕەشەمە فڕۆکەکانی ئەرتەشی تورکیا گوندی دێوەکەیان لە ناوچەی شێڵاتزێک کرد ئامانج و بەهۆیەوە دوو هاوڵاتی مەدەنی گیانیان بەخت کرد و دوو کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتی میدیاکانی هەرێمی کوردستان 4 هاوڵاتی سڤیل کە بۆ کۆکردنەوەی گیای بەهاری سەردانی کوێستانەکانی گوندی دێوکە لە ناوچەی شیلاتزەیان کردبوو لەلایەن فڕۆکەکانی تورکیا و بەردەمان کراون. لە ئاکامی ئەو هێرشەدا دوو کەس بە ناوەکانی سعید موبارەک تەمەن 35 ساڵ و ئاراس پەرست تەمەن 29 ساڵ گیانیان لە دەستاوە و دوو کەسی دیکەش بریندار بوون. کۆبوونەوەی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پرۆژەی زەمزەم لە فولادی خۆزستان. کۆمەڵک لە کرێکارانی لەسەر کاردەرکراوی پرۆژەی زەمزەم لە شرکەتی فولادی خۆزستان ڕۆژی هەینی 18 ڕەشەمە لە ناڕەزایەتی بە بلا تەکلیف بوون و نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. زیاتر لە 100 کرێکاری شاغڵ لە شرکەتە پەیمانکاریەکانی بەشدار لە دامەزراندنی ئەو کارخانە کە لە ساڵی 92 یەتاویەوە لەو پرۆژەیەوە کاریان کردووە ئێستا لەگەڵ کرانەوەی پرۆژەکە لەسەر کار دەرکراون. پرۆژەی زەمزەمی سێ گەورەترین پرۆژەی بەرهەمهێنانی ئاسنی ئیسفەنجی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بەڵام خاوەن پرۆژەکە هێشتا حەقدەست و مەزایای کرێکارانی بێکارکراوی پەرداخت نەکردووە. ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە شرکەتی فەلات قاڕەی لاوان. ڕۆژی هەینی 18 ڕەشەمە کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچەی عەمەڵیاتی دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەڵیاتیەکانی باشووری ئێران خوازیاری وەلانانی سەخت فێقدەست، وەلانانی یاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی بە کردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانانی جیاوازی لە نێوان کرێکارانی بەشەکانی دیکە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنەلی نەوت بوون.
راپۆرتی کۆمیتەی دۆزینەوەی ڕاستیەکانی نەتەوە یەکگرتووەکان لەسەر سەرکوتی شۆڕشی ژینە. کۆمیتەی دۆزینەوەی ڕاستیەکانی سەربەنەتەوە یەکگرتووەکان ڕۆژی هەینی 18 ڕەشەمە راپۆرتێکی لەسەر سەرکوتی شۆڕشی ژینە بڵاو کردەوە و تێدا ڕاگەیاند سەرکوتی ناڕەزایەتیەکانی بەزوتنەوەی ژن ژیان ئازادی مەستاقی جەنایەت دژی مرۆڤایەتیە. کۆمیتەی دۆزینەوەی ڕاستیەکانی سەربەنەتەوە یەکگرتووەکان وێڕای شەرمەزارکردنی سەرکوتی وەحشیانەی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینە ڕایگەیاندووە کە سوتاندنی تایر فڕێدانی بەردوو لێخڕینی ئۆتۆمۆبیل پاساو نییە بۆ ئەوەی هێزانمنیەکانی ڕژیم بە تونترین شێوە ناڕازیان سەرکوت بکەن. شایانی باسەکە و راپۆرتە 350 لاپەڕەیە بە پێی لێکۆڵینەوەی مەیدانی و وتوبێژ لەگەڵ شایەت حاڵان و قوربانیان نووسراوە و تێدا جەخت کراوەتەوە کە هێزەکانی ڕژیم بە ئەنقەست ژنانیان بە ئامانج گرتووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی ژنان بە بۆنەی 8 مارس لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی هەینی 18 ڕەشەمە هاوکات لەگەڵ 8 مارس ژنان و پیاوانی بەرابەری تەڵەب لە وڵاتانی بەریتانیا، فەڕەنسا، سوید، یۆنان و ئیتالیا ڕژانە سەر شەقام و خوازیاری پێدانی مافەکانیان بوون. بەپێی راپۆرتەکان بەشداربوانی ڕێپێوانی 8 مارس لە فەڕەنسا لە شەوی پێنجشەمە 7 مارسەوە ڕژانە سەر شەقام و چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا سەندیکا کرێکاریەکان و گروپەکانی LGBTQ تێدا بەشدار بوون و دژ بە فاشیزمی دەوڵەتی، یاساکانی دژ بە کۆچبەران و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە دروشمیان بەرز کردەوە. هەروەها لە شارەکانی ستۆکۆڵمی سوێد و لەندەن لە بەریتانیا ئێرانیانی ئازادیخواز و ژنان و پیاوانی یەکسانی خواز لە بەردەم پارلەمان کۆبوونەوە و ڕۆژی 8 مارسیان لە ژنانی شۆڕژێڕی ئێران پیرۆزبایی کرد. بەشداربووان دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردەوە. لە شاری ئاتنی یۆنان خۆپێشاندەران لەسەر شەقام خۆپێشاندانیان کرد و لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون. لە شاری ڕۆمی ئیتالیا هەزاران ژن بە دروشمی بەرابەری خوازانە ڕێپێوانێکی گەورەیان بەڕێوە برد و پشتیوانی خۆیان لە خەباتی ژنان بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری دەربڕی. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.